چەند ساڵێک لە بێدەنگی دەرهێنەر عەدنان عوسمان دەرهێنەری فیلم دەرهێنانی بۆ فیلمێکی نوێ لەسەر کارەساتی ڕفاندنی کچانی ئێزدی لەلایەن چەکدارانی داعشەوە بەرهەم هێناوە کە تێیدا باس لە لایەنی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی ئەم کارەساتە دەخاتە ڕوو بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم کارە و یاخود چۆنەتی بەرهەمهێنانی ئەم کارە ئاەکەی ئەتوانین ئەم فیلمە ببینین بەڕێز عەدنان عوسمان دەرهێنەر لە ئەستۆدیۆ لەگەڵمان میوانە بۆ قسەکردن لەسەر کارەنوێکەکان زۆر بەخێر بێن پێشەوەی دەست با گفتوگۆ بکەین بەڕێزان پێکەوە تێک دەبینین کە لەسەر نوێترین فیلمی خۆی بەناوی مەملەکەتی مێرولەکان دروست کراوە دواتر دەست با گفتوگۆ دەکەین. دوای چەندین ساڵ بێدەنگی و بێبەرهەمی عەدنان عوسمانی دەرهێنەر فیلمێکی نوێی لەسەر کارەساتی ڕەفاندنی کچانی ئێزیدی لەلایەن چەکدارانی داعشەوە بەرهەمهێنا کە تێیدا دەرهاویشتە کۆمەڵایەتی و مرۆڤایەتیەکانی ئەم کارەساتە دەخاتە ڕوو. فیلمی مەملەکەتی مێرولەکان باس لە ڕزگارکردنی کچێشی ئێزیدی دەکات کە داعش ڕەفاندبووی. مێنەتیەکانی ئەم کچە لە دوای ڕزگارکردنی بەرجەستە دەکات بە تایبەتی بۆ کۆمەلگایەکی باوک سالاری ڕۆژهەڵاتی وەک کۆمەلگای کوردستان و ئاستەنگەکانی بەردەم ئەم ئافرەتە کە جارێکی دیکە چۆن بگەڕێتەوە نێو کۆمەلگە و ژیانی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە. فیلمی سینەمایی مەملەکەتی مێرولەکان لە سیناریۆ دەرهێنانی عەدنان عوسمانە و کاری مۆنتاژی نیعمەت نارنجیە و هونەرمەند زانا جەبەلی میوزیشی فیلمەکەی داناوە کە تێیدا ئەکتەرانی کورد شارام نامیق دڵسۆز ماوەتی، زاهر عەبدوڵڵا، ڕووپاک عەبدوڵقادر چەند ئەکتەرێکی دیکە ڕۆڵ لەم فیلمەدا دەبینن. ماوەی فیلمەکە 72 خولەکە و بڕیارە لە سینەماکانی ناوخۆ و فیستیڤاڵەکانی دەرەوە نیشان بدرێت. دووبارە بەخێربێی بەڕێز عەدنان. سپاس دەکەم. سەرەتا باس لە ناوەڕۆکی فیلمەکەمان بۆ بکەین و بە تایبەت ناوی فیلمەکە کە لە مەملەکەتی مێرولەکان هاتووە چی پەیوەندی لەگەڵ ناوەڕۆکی فیلمەکەدا هەیە؟ بەڵێ من سەرەتا دەستخۆشی لە بەڕێزان دەکەم بم بەیانە زۆر خۆشە باس سینەما بکەین بە تایبەت ئەگەر سینەمایشی کوردی کارێکی کوردی بێت. فیلمی سینەمایی مەملەکەتی مێرولەکان بێگومان لە بەرهەمهێنانی خۆمە چونکە هیچ پشتگیریەکی دارایی لەلایەن هیچ دەستگایەکی تایبەتمەند بۆ نەکراوە لەبەر ئەو بارودۆخە دارایی خراپەی کە لە کوردستان بەڕێوە دەستی بەداخەوە. فیلمی سینەمایی مەملەکەتی مێرولەکان هەر لە ناوەکەی دیارە کە باسی شتێک دەکات کە تایبەتمەندە لە شوێنێک لە ڕووداوێکە لە شوێنێک لە مەملەکەتێک ڕوودا دەکرێت وشەی شارنشینیش لە باتی مەملەکەت بەکاربینی. بەڵام من پێم خۆشتر بوو مۆسیقیتر بوو مۆزیکالتر بوو کە مەملەکەت بەکاربینی. مەملەکەتی مێرولەکان مەبەستم ئەوەیە کە مێرولەکان وەکو مێرولە وەکو مێروستان لە هەر شوێنێک بیانەوێ لە هەر شوێنێکە گونجاوی دەتوانن بە زووترین کات دەرکەون دەتوانن بە زووترین کات بن و وتەکی جوان هەیە لەسەر مێرولەکان دەڵێن مێرولە بچووکە ڕەشەکان دەتوانن یەکتریش بکوژن. هەمان ئەو دەقی ئەو بابەتە دەقی ئەو بۆچوونە لەسەر مێرولەکان لەگەڵ ناوەڕۆژی تاوی ناوەڕۆژی فیلمەکەی من لەگەڵ بابەتی توندڕەوی تیرۆریستانی داعش لەگەڵ ئەوانە یەک دەگرتەوە. بەڵێ فیلمەکان لەبەر ئەوە ناوی لێنراوە لەسەر مێرولەکان. Te behsavê çandê kir ku filmî ji berhemanînê te ye çi aliyan alîkariya te nekiriye niha qeraneke darayî ye li Herêma Kurdistanê te dest dirustkirina filmekî kir ku filmekî dirêj e jî nek filmekî kurd e yanî ev hemû te çawan peyda kirin ev pare te çi kir heya ku tu bikarî filmî dirêj bike؟ پرسیارێکی جوان بوو زۆربەی میدیاکاران ئەو پرسیارە دەکەن چونکە بەڕاستی بەرهەمهێنانی فیلمی سینەمایی درێژ هەر بۆ خۆی خەرجیەکی زۆری دەوێت. پێشتر دیارە وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی و پژگیری کۆمەڵێک فیلمی سینەمایی کردووە بەڵام لەبەر ئەو بارودۆخە خراپە داراییە کە لە کوردستان هەیە بێگومان ناتوانێت ڕەنگە نەتوانانی ئێستاکە پژگیری دارایی بۆ هیچ فیلمێکی سینەمایی بکاتن. بۆیە من وەکو دەرهێنەرێک وەکو کەسێک کە سینەماکارێک کە حەز بە مەسئولیت بکەم لەو بارودۆخە خراپەی کە تێدا دەژین بیرم کردەوە کە فیلمێکی سینەمایی بکەین لەسەر ئەو بارودۆخەی کە تیرۆریستانی داعش بەسەر کوردیاندا هیناوە. هەوڵماندا زۆر هەوڵماندا هەندێک سپۆنسەر پەیداکەین بەڵام بەداخەوە سپۆنسەر پەیدا نەبوو. دوایە من هەستام سیارەکەی خۆم فرۆش بۆ فیلمەکە
تطرم ولا خفرت بەڵێ ئێستا سیاری خێزان لەلامە او هر باشه هر باشه وانا دندن بجنب نوا هنری دا هر دام هر حال وان اول جمال خود بن طابج نظر زگەدەوەش بەشداربوانی فیلمەکەی بەڕاستی هەمووی خۆ بەخشبوون هیچ بڕەپارەکیان وەرنەگرت و من دەستخۆشیانە دەکەم بە ڕوحەکی هونەری کوردانە شۆڕژێرانە پێشمەرگانە هاتن ناو فیلمەکەی کە بەڕاستی باقۆسێکی زۆر گەورەیان نادە لەسەر شانی من هەمووی هەر هەمیان خۆ بەخشبوون هەمیان هونەرمەندی گەورە بوون بە ڕوحەکی جوان هاتوویستم بپرسم بەرەز عەدنان بەرەز نەحمەد نارنجی کاری مۆنتاژکردنی فیلمەکەی کردەوە ئەستافێکی زۆر دوور و درێژ کار لەو فیلمەیان کردووە چۆن توانیت ئەم ستافە گەورەیە کۆ بکەیتەوە و ئەوان چۆن بوون لەگەڵت کە تۆ داوا لێکردن لەو فیلمەدا لەگەڵ بەشدار بن بەبێ ئەوەی کە بەرامبەر ئەو کاریان پارەیەک وەرگرن بەڵێ بەڕاستی سەختە بتوانین بڕوا بە هەموو کەس بینی کە لە فیلمێکی سینەمایی درێژ هاوکارت بی پشتت بی هاوخەمت بی لەگەڵت کار بکاتن چکە بەڕاستی ئیشی فیلمی سینەمایی درێژ ساعتێک و 2 ساعت نییە چەند ڕۆژێک نییە خلاص بی بەدەیان ڕۆژە ئیتر ئەو دۆست و برادرانی کە بەشداریان کرد هەر هەمیان خۆشەویست و هەمیان کەسی نزیک بوون هەمیان هونەرمەندی جوان بوون هەمیان لە بارودۆخەکە تێگەیشتن یەک لەوانە کاک نیحمەد نارنجی هەم مۆنتێری فیلمەکەیە هەم دەنگدانەری فیلمەکەیە هەم چاکردنەوەی ڕەنجی فیلمەکەشی لەسەر ئەستۆگرت بەڕاستی سێ کاری زۆر گەورەی ئەو فیلمە لە ئەستۆگرت ئەوش بە حکمی خۆشەویستی و برادراتی و دڵسۆزی بۆ کارەکەی بله افجی بره دخوازم بجم کو کاک نعمت کارمند روداویه مونتر الروداوی جی ایش دیکه براستی جی دست خواهد جبوته و جبوی هر دوکان دخوازم الودره پرسا چی رو که یان سینارویش تا بکم برس در هنرین کرد برای پتلیان اول کردستان بتایبت یان جی سیناریست اگر ما سیناریست هبن چما بوچی هر بردام دچن هناك تشيروكن تراجيدي بحث دكان أبجبوي فستيفال الناف دولتي جرينجا بحثات تراجيديا كان يانجي چما بوچی هر بحثات تشيروكن تراجيدي كان بريد سن صارك وركشوبك هبو وركشوبك لسه أول بآيما لما دوا يعني باس شيء كرتي وركشوبك لسه أول بآيما لما دوا فيلم تراجيدي دروس كان يعني دروس نكين بله هما بسيارك الزنابت بو رأيي هندك برادان أو كدروسي نكين بس يتر دبي كيف كرين دبي باسي شتشكا بكين برادان شيء أمريكي ما نبيه باسي كيل قلتي من بين باشا دروسي كان زاري باسي أنفاق كان باسي كيمياء بارام كان وطبعا بو قلتي ما لو بار لأمريكا لتلفزيون شيء لوكالي ريبورتاج كان ذكرت لسر أو نتواني كبي ولاتن لزور خلش يام برسي نتوقع ناسي بيولاد دقوا زور بيخلش جابي الدعوة عربي فلسطين نازم هندك نتويديكا كاس باس ندكر قلت كامل لك قلت بلا ليك كسي برسي ادي كرد ناسي قلت نعم كرد ناسي وظيفه او ما اويات زاري كرد ناسي زاري كرد الحمد لله ناس وكنا توك راسته ما دا تشاب كردستان هم باش تكتي دناسين بلام لها الدنيا باش ناس يعني شرط يجني بفيلم تراجيدي بناسين بلام ميجوي ما او سبكين ميجوي ما دبدا سري قرب سري بدبختيها باشا او فيلمكين ما يذكرت ام فيلما نياز من هبو لسينماكاني كردستان براستی نشانی بدەین و چەند بیرمان کردەوە نیشاندانەکەی زۆر زرارترە لەوەی کە نیشانی نەدەن یعنی قازانجی کەمترە يعني انه هذا تشا فستيفالا جهان بردام يعني جيوال كردستان برياوي بين نشاندان نیازمان هەبوو لە کوردستان نیشانی بدەین بەڵام دەبی بڕەپارەی زۆر لە ڕیکلام و پۆستەر و ئەو شتانە سرف بکەین و ئەو بڕەپارەیە لە سینەماکان لە فرۆشتنی بریتەکە نایێتەوە ئەی بە چارێکی ئەو پارەیە نایێتەوە بۆیە بیرمان لەوەی کردیتەوە کە بتوانین پارەی مەبلەغێکی کەمی بۆ پەیدا بکەین هێتا بۆ فستیڤالەکانی دەرەوە بینێری کردووە بنێن بۆ فستیڤالەکانی دەرەوە بۆچی فستیڤالێک بەشدار دەبێت جارێ نازانین دەبێت ئەمە بینێرین بەخۆی قۆناغی نردنی فیلمەکان وایە دەبێت دیستریبیوشن فیلمەکان بنێری چاوەڕانی جوابی فستیڤالەکان دەکەی هەندێک فستیڤال هەیە بۆ نمونە لەگەر سیستەم و پرانسیپی ئەوی دەگونجێت هەندێک فستیڤال هەیە لەگەر سیستەم و پرانسیپی ئەو ناگونجێتن باشا دماغو ده هنر بداره فیلمی چه که دخوازم پرسا بینرام بکن بینرین سینما تا گفت پره و بپلیتا نه پره نازبره چما بینر سینمای هیان حال کردستان نینه بینر نینه دمکی دکو سینما فیلم گلک هنه
هولن سینمای هنه برین ها گله تات کردنین نه اوجی هنه چما بینر کردنین سینمای سالۆنی سینەما هەیە لە کوردستان بە تایبەتیش لە هەولێر زیاتر لە 25 سالۆنی سینەما هەیە باشە هەندێک خەڵک پێیان وایە کە ئەو ساڵۆنانەی نامۆڵەکان هەیە ساڵۆنی خراپن من پێم وایە زۆر باشن چونکە بەڕاستی بۆشایەکی زۆر گەورەی پڕکردەوە بەڵام ئەو بارودۆخە داراییە خراپە وای لە خەڵک کردووە کە نەتوانی بریتێک بە 12,000 دینار بکڕی یەک دوو ئەرچی هەرە گرنگی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێبەرایەتیەکانی سینەمای هەموو شارەکان ئەوە بوو کە کللتوری سینەما بڵاوکەنەوە کللتوری سینەمای ناو خەڵک زۆر کەمە ئەوەی خەڵک ڕەنگە پێی شتێکی زۆر باش نەویستە 12,000 دات تەماشاکردنی فیلمێکی سینەمایی کوردیش نا هەر بیانی مشکلە نییە دەرهێنەر عەدنان عوسمان زۆر سپاس کە میوەمان بوو لە ستۆدیۆ و دەستخۆشی لەو ستاف بەڕێزە و کاک نیعمەت نارنجی کە لەگەڵ بەڕێستان کاریان کردووە کارێکی زۆر جوانە بە هیوادارم ببینین بۆ نزیکانە هیوادارم ئێوەش ببینن سڵاو و کاک نیعمەت و بۆ هەموو دۆست و خۆشەویست و بەشداربووان ئەوانەی کە خۆبەخشانن لە کارەکە بەشدار بوون زۆر سپاس گەلێک سپاس ئەنها هەفکارەمە هەوار ئامادەیە لوچیان ژمارە پێشکەش بکە کورتێکی پێشکەش بکە پشترا ئەمێ ڤەگەڕن ڕۆژ باش هەوار باس ڕۆژەوەژی باش ڕۆژە مستافێ نۆ ڕۆژێ باش